إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. مامۆستایانی بەڕێز برایانی خۆشەویستم، السلام عليكم ورحمة الله وبركاته. کردەوەکانمان بەرهەمی ئیخلاسمانە. ئەم بابەتی ئیخلاسە برا بەڕێزەکانە مامۆستایان ئەوەنە لە دینی ئیسلامە گرنگە، ناتوانی بڵێ لە پاش لا إله إلا الله باشترین کردەوە، لە پاش لا إله إلا الله گرنگترین کردەوە، قورسترین کردەوە ئیخلاسە. زانن بۆ لەبەرەوەی لەگەڵ لا إله إلا اللهە، لا إله إلا الله داوای ئیخلاسەکات. تێگەشتن لە لا إله إلا الله ئەو کەسەی کە ئەڵێ لا إله إلا الله محمد عبده ورسوله، چونکە کاتی ئەڵێ لا إله إلا الله يعني لا معبود بحق إلا الله، جگە لە الله هیچ پەرستراوێکی بە حەق نییە. کەوابوو ئێمە خوای گەورە هەدەف لە بوونمان ئەوە تا خوا بپەرستین. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. عبادتیش بۆ غەیرە خوا سەرف کردە شرکە. ئەگەر کەمێکیشی بۆ غەیرە خوا سەرف کرد ڕیایە. خوا پەنامان بدات. کەوابوو لێرەیە کە گرنگی ئیخلاس لەوەیە هیچ کردەوەیەک لای خوا کە وەرناگیرێ بەڵکو محاسەبەت لەسەر یەکرێ. ئەمەشە خۆی لە خۆیە وەڵامێکی شوبهەیەکە لە ڕووی عەقیدەوە ڕووەکاتە خەڵک. کەسانی هەنەڵێن کاکە وەڵی فلان کەسێک هەبووە ماشاءالله چەند دەوڵەمەندێک بووە پارەکەی لە ڕێی خەڵکی فەقیر و فوقەرا بووە، فلان کەس چەندەها نەخۆشی هەروەها عیلاج کردووە، فلان کەس چەندەها یارمەتی فەقیر و فوقەرای داوە، بەڵام لەوە چی خوای گەورە لێ خۆش بێت. خۆ کابرا ڕاستە نوێژی نەکردووە، بەڵام چەندەها مەزلومی ڕزگار کردووە. تۆڵەی کەسێک چەندەها فەقیری ڕزگار کرد بێ، یارمەتی چەندەها یەتیمی دابێ، چەندەها نەخۆشی عیلاج کرد بێ، بۆ ڕیای بێ، عنی بەشێکی بۆ عیبادەتە، بەشێکی بۆ ڕیا، خوا لێی وەرناگرێت. کەسێ بە خوێندنەوەی قورئان و بە عیلم و بە بەخشین و تەنانەت خۆیشی لە پێناوی خوای گەورە لە جەبهەی موسڵمانانە بێ خوێنی بڕێژێت، ئەگەر بۆ ئەوەی بێ لە ناو خەڵکە بڵێن پیاوێکی چاو نەترسە، کەوابوو نەبوونی ئیخلاس ئەبێتە مایەی بەڵا بەسەر ساحێبەکەی، وە ئەوەی کە تۆ هەوڵی بۆ ئەدەی ئەجر و پاداشە دەستکەوێت لە دەستی ئەدا. کەوابوو ئەگەر کەسێکی تر خوای لەبیر نەبێ و خزمەتی خەڵکات، کەوابوو لێرە تۆ داوەتی خەڵکت گەڵێ خوای پەروەردگار ئەم بوونەوەرەی دروست کرد و جنوب ئینسی دروست کردووە، بە عەبەث بە گاڵتە دروستی نەکردووە، خەڵکی دروست کردووە بۆی بیپەرستن. پەرستنی خوای پەروەردگاریش هەر لە دنیا بەختەوەری و ئیطمئنانیت دەداتێ، و لە ئاخرەتیشە سەربەرز و سەرفرازیت. چونکە خەڵکێکی زۆر بە دوای بەختەوەری ئەگەڕێ دوورە لە پەرستنی خوای پەروەردگار و ئیطمئنانیەتی نییە. بۆیە لێرە جوانیان فەرموو عولەما کە باس لە ئیخلاسەکان ئەڵێن ئیخلاس بریتیە لە ئیفراد الحق سبحانه وتعالى في الطاعة بالقصد. خوای گەورە بە تاک بگری لەو ئیطاعەی کە ئیطاعە چییە؟ لە وتنی لا إله إلا الله و تاوەکو بەردێک لەسەر جادە لا ئەدەی، تاوەکو خێرێک ئەەکەی، دەرزی ئەخوێنی، دەرزی ئەڵێی تۆ دەستی دایک و باوکت ماشەکە، یارمەتی یەتیمێک ئەدەی، مەزلومێک سەرەخەی، دژی زاڵمێک ئەوەسی، هەموو عیبادەت اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه. ناوێکە هەموو ئەو شتانە ئەگرێتەوە کە خوا لێی ڕازی و خۆشی ئەوێت. کەوابوو عیبادەت ژیانمانە، هەڵس و کەوتمانە عیبادەت. کەوابوو لێرە لەم هەڵس و کەوتە ئەوەی مەبەستی تایە غەیرە خوای پەروەردگار لە هەر عیبادەتێکە، غەیرە خوای گەورە چاوەڕوانی سوپاسێک بێ لە خەڵک، خەلەلی خستە عیبادەتی خۆیەوە، چاوەڕوانی مەدحی کەسێک بوو،
ترسی کەسێک بوو ئەم عیبادەتەی کردبێ نەک خوای پەروەردگار عەزە وەجەل کەوە بەدەستهێنانی دەستکەوتێک پۆستێک وەزیفەیەک پارەیەک سوپاسێکی خەڵکی ئەو کاتە یعنی چی حرەکات و سەکەناتی وەسانی قسەکردنی بێدەنگی لە ژێر مەدح و ذەمی خەڵکا بێت خوا پەنامامدا ئەمە ڕیایە قورس ئەمیش بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێ ئین ئەخوەف ما ئەخاف عەلەیکم الشرك الأصغر بەڕاستی لە هەمووش زیاتر لێ بترسم لێیەوە بریتیە لە شرکی بچووک فقالوا يا رسول الله وما الشرك الأصغر شركي بشوك چییە پێغەمبەری خوا فەرمی الڕیا چونکە ئەمە ئێستا ڕوونیەکەین و ئەوەی ئێستا و قسانەی من ئەو گوێگرتنەی ئێوە پێکەنینت ئیبتیسامەت بۆ کەسێک بێتاقەتیت لە کەسێک ئەگەر ئینسان هەر شتێکە دوا لێ بکە غەیرە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەو مەوقفە بۆ غەیرە خوا بێت تۆ بێبەشی لە پاداشتەکەی انجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی يقول الله لهم يوم القيامة خوا لەوانەمان نەگێڕێ ئەو کەسانەی کە غەیرە خوا وایان لێکەن مووقفێک بنوێنن خوا لە قیامەتە بانگیانەکە إذا جزي الناس بأعمالهم خۆ ئینسانی مسلمان دڵی بەوە خۆشەڵەیە ئەگەر نەبوو بم نەخۆش بم بێکەس بم ئەزانم دنیا بەراورد ناگرێت لەگەڵ ئاخرەتە کەمی دنیا قیاس ناکرێت تۆ بڵێ ملیۆنێ ساڵ ئەژیت ملیۆنێ ساڵ لەگەڵ خالدینە فیها بەراورد ناکرێت ئەمە کۆتایی دێت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار ئەو کەسانەی کە بۆ غەیرە خوا ئیشەکەن خوای گەورە بانگیان ئەکات ئەڵێ اذهبوا إلى الذين كنتم تراءون بأعمالكم في الدنيا خوا پەنامدا بڕۆن بۆ لای ئەوانەی کە کردەوەی خۆتان بۆ ئەوانە کردەوەی خۆتان پیشانی ئەوانەدا و ئەوانتانە کرد لە دنیا فانظروا هل تجدون عندهم جزاء بڕوانن بزانم پاداشت و جەزای خۆتان لەوێ دەسەکەوێت کەوا بوو برا بەڕێزەکانم وەڵاهی ئەبێ زۆر هەموو غەممان بێت کردەوەکانمان نەسووتێت بۆ غەیرە خوای نەکەین قورسە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم إذا جمع الله الأولين والآخرين ليوم لا ريب فيه کاتی خوای پەروەردگار ئەوەڵ و ئاخری بەشەریەت کۆ کاتەوە بۆ لەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەتە گومانی تیانە نادى مناد دنجك ندايك بانجديد من كان أشرك أحدا في عمل عمله لله فليطلب ثوابه من عند غير الله فإن الله أغنى الشركاء عن الشرك هركز كردويكي كرد لو كردوانيك بو خوايكين بلام غير خوا من كردوة الشريك تيايا فليطلب ثوابه من عند غير الله ديبا داواي پاداشتي كردوكي خيره صدقەیە ڕۆژووە زەکاتە هەر ئیشێکت کردووە داوای کە بغەیرە خوا شەریک کردووە بڕۆ داوا بکە لە غەیرە خوا داوای بکە چونکە خوای پەروەردگار فإن الله أغنى الشركاء عن الشرك خوای پەروەردگار لە هەموو ئەوانەی کە شەریک وە بڕێدەن بێپێویسترە خوای گەورە محتاجەوە نییە نە بە عیبادەتی کەسمان مڵکی زیادەکە نە بە کوفری کەس مڵکی خوای گەورە کەمەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان دەرچوو هاوڵان باسی مەسیحی دەجالیانە کرد ترسناکترین فیتنە لەسەر بەشەریەت هەموو پێغەمبەران ئومەتی خۆیانیان پێ ئاگادار کردوتەوە و حەذەریان پێداون کاتێ بینی هاوڵان باسی دەجالەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ألا أخبركم بما هو أخوف عليكم عندي من المسيح الدجال ئایا هەواڵتان بدەمێ لەوەی کە لە مەسیحی دەجال زیاتر لێ ئەترسم لەسەر ئێوە تیان بەڵێ پێغەمبەری خوا کابوو چییە مەسیحی دەجال ئەوە تا بەشێکی زۆر لە ئومەت ڕۆشت و نەیبینی ئینشاڵڵا ئێمەش نایبینی کابوو ئەوەی کە لە مەسیحی دەجال ترسناکترە ئەو نەفسەیە کە لە نیوەی شەوە هەڵەسی لەگەڵتایە بەیانی هەڵەسی شەوە ڕۆژ هەموو دەقەیەک لەگەڵتایە ئەو نەفسە هەر کاتوامان لێ هات ئیشی بۆ بکەین بۆ ئەو تووڕە ببین بۆ ئەو قسە بکەین چاوەڕوانی مەدح و ثەنای ئەو بین ئەو بەرزکەینەوە خوامان لەبیر بچێتەوە کەلیمەی ئەڵڵاه کە ئێمە هەموو غەمانەوە بێتەوانە من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله بۆ خۆت نەبێ بۆ عەشرەتت نەبێ بۆ کێ نەبێ ئەو حەقیقەتەیە ئەتەوێ بگاتە خەڵکی ئەو زوڵمە ئەتەوێ لای بێ ئەو مەزلومەی ئەتەوێ ڕزگارێکی بڵێ پێناوی ئەڵڵاه بێت ئەوەیە ئەو نەفسەیە کە وازت لێ نایەنێ بەردەوام داوای بەشی خۆی ئەکات خێریەکەی چۆن ئەتەوێ بیشاریت و حەزەکە خەڵی بیزانێ
دوور کات نوێژەکەی کەسێک نەتبینێت چەند حەزەکەی بیشاری تۆ نەفست داوات دەکات داوای بەشی خۆی ئەکا بۆیە قورسترین شت لەسەر نەفس ئیخلاسە لەبەرەوە بەشی ئەویتیانە بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم الشرك الخفي ئەو شرکە خەفیەیە کە شرکێکی شاراوە ئەی باشە چۆنە ئەلە قاعبەتە نانوێژەکەیت کەسێک دێتە ژوورەوە پێغەمبەری خوا ئەو نمونەی پێداین ئەن یقوم الرجل يصلي دانیشتو نوێژەکەی هەجدارەکان بە ئیخلاس ڕۆشتویتە سەر ناو نوێژەکەت خەیاڵت شۆ ئەم لاولاکەیت و یەکێک دێتە ژوورەوە فيزين صلاته لما يرى من نظر رجل یەکسەر نوێژەکەی گۆڕانکاری دێنێتە سەر خۆی ئەڕازێنێتەوە ئەمە قیاسەن بۆ وتارەکەت کەسێک دێتە ژوورەوە وتارێک ویسوتە وتارێک خوێنی باسی ئەجری دایک و باوکەکەی کەسێک دێ لەولاوە حەماسیە و پێی خۆشە قسەکەی لەبەر خاتری ئەو دوو قسە تیژەکەی ناوەڵا کەسێک دێ لەولاوە باسی حکمت و میانڕۆیەکە لەبەر خاتری ئەو دوو قسە ئەەکەی کۆڕانکاری هاتە سەر ئینسانە لەبەر ئینسان ئەمەیە ئەمەی زۆر نزیکە لە ئینسانەوە کەوا بوو ئەم بابەتە برا بە ڕێزەکانە مامۆسایان ئەوەنە ترسناکە کە ئینسانە کەسێک هاتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من پێم خۆشە غەزوو بکەم بەڵام لە پێناوی ئەژر و لە پێناوی ذیکرا ناوم هەبێت من قورآنە مکاکە چەند قورآنە خوێنێ لە پێناو لە ماشەڵڵا مامۆستایەکی باشە لەو لاوەچە کاکەگیان هەر پیتێکی دە ئەژرە دەسەکەوێت کابرا وتارە خوێنێ کە وتار ئەمری پێغەمبەرانە لەو لا شغڵێ ماشەڵڵا بەخوا فڵان کەس کۆر باشترین داعیە کابرا لە هەموو بارەکانی ژیانە خۆتت تێکەڵ کرد سێجار پرسیانیان لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەڵامە فەرمی لا شيء له لا شيء له لا شيء له ئەو کەسە هیچ ئەجر و پاداشتێکی دەست ناکەوێت کەوا بوو چەند ترسناکە چەند نەخۆشیەکی گەورەیە کە ئەبێ زۆر زۆر ئاگامان لێ بێت خوا لەو شەڕە بمان پارێزێ نازانی کەی ئەمریت کە تۆ ماندووە بووی هیلاکە بیت چاوەڕوانی ئەجرەکە لە دەست خۆت بدەیت خۆی گەورە عادلە چونکە لە دنیا و خەڵکە وەری ئەگرێت ئەوەی بۆ دنیای بێ لە دنیا ئەڵێن وتار باش ئەڵێن قورئان خوێنێکی باش بوو ئەڵێن مجاهیدێکی باش بوو ئەڵێن قائیدێکی باش بوو لە دنیا وەری ئەگرێ بەڵام ئەوەی بۆ خوای بێ لای خوات ئەمێنێ ئەوەی دنیاش بە تەئکید خوای پەروەردگار عز وجل ئەو کەسە لەناو مسلمانانە خۆشەویستە کات ئەمرەکاتە جبری بڕۆن فڵان کەستان خۆش بێ لەبەرەوە خوا خۆشی بێت